کۆمەڵی دادگەری کوردستان کە ئەنجامەکانی هەڵبژاردننی ڕەت کردەوە هەرزوو دەیزانی پەرلەمانێک بە دیزایانی ئەلکترۆنی و ساختەکاری قەبە دروست کرابێت خێری لێ چاوەڕوان ناکرێت و توانای هیچی نییە. هەر بۆیە بە شیاوی ئەوەی نەزانی بێتە بەشێک لەو گەمە سیاسیە. ماتکارانی ئامادەبوو بە خێراتنێکی گەرمتان دەکەم. ئێستا 7 مانگ بەسەر هەڵبژاردندا تێپەڕیوە و هێشتا کورسیەکانی پەرلەمان دەستیان لەسەر بەرز نەکراوەتەوە. ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵ لە خۆلی پێنجەمی پەرلەمان هەمیشە ناریمان هەبوو لە ڕاگەاندنی پشووی پەرلەمان بۆیە زۆر جار کە تێبینی ئەومانە کرد بە پێی پێویست کار نەکراوە بە پێی پێویست یاسا دەرنەکراوە بە پێی پێویست بە دوواداچوو نەکراوە لۆبیمان دروست دەکرد تاوەکو پشووی پەرلەمان ڕانەگەێنرێ. زۆر جار وەکو فراکسیۆن ئێمە نووسراومان ئاراسە دەکرد دەرەنجامی لۆبیەکە پشوەکە گەردوو مانگوهامان کرد بە مانگێک ئەلەل ئەکسەری پشوەکانی پەرلەمان لە خۆلی پێنجەمە زۆرینەی مانگێک بووە بۆیە ئێمە جەختمانە کرد کە پشوش ڕانەگەێنێ بەڵام لە ئێستادا جێگەی داخەکە هێشتا ئەو دامزراوی دەست بەکار نەبووە هیچ کارێکی نەکردووە و کاری پیشانی خۆی نەکردونە بە دوواداچوو یاسا دەرکردن نە هیچ یەکێک لەوانە بۆیە بەڕاستی ئەمە جێگەی داخ و نیگەرانی خەڵکی هەرێمی کوردستان. خولی شەشەمی پەرلەمانی کوردستان هیچ دەستکەوتێکی نەبوو بگرە بارگرانیشی لەسەر بودجەی گشتی دروست کردووە و پەرلەمانتارەکانی پارەی بێدەوام وەردەگرن. لە کاتێکدا دەبوو ئێستا چەندین پرۆژە یاسا و هەمواری یاسای ئامادە بکردایە و لە کێشە و قەیرانەکانی وەکو دواکەوتنی موچە لە دەسەڵاتی جێبەجێکردنی بپرسیایەتەوە. پەرلەمانتاران هیچ ئەرکێکیان ئەنجام نەداوە هەتا پشوو وەربگرن هەر وەکو ئەوەی هیچ ئەرکێکیان ئەنجام نەداوە کە بە نایاسایی کۆمەڵێک مافیان وەرگرتووە. پێمان وایە ئەو مافانەی وەریان گرتووە ئەو موچەیە ئەگەر لە ڕووی یاساییەوە بێ نایاساییە چونکو ماف لە بەرامبەر ئەرکە کە ئەرچیان ئەنجام نەداوە ئەگەر لە ڕووی ئاینیەوە بێت لە ڕاستیدا موچەکە حرامە چووکە هیچیان نەکردووە ئەگەر لە ڕووی ئەخلاقیەوە بێ دیسانەوە لەگەڵ ئەو وادە و بەڵێنانەوەیەک نایەتەوەکەوە بە خەڵکی کوردستان و بە دەنگدەرانیان داوە. من تێناگەم پەرلەمانتاران چوەکو تاک بێت چوەکو لیستەکان بێت دنیایەک وادە و بەڵێنیاندا خەونی ئاڵواڵایان بۆ دەنگدەران هێناکایەوە بەڵام لەگەڵ کۆتایی هاتنی هەڵبژاردندا چوونەوە قاوغەکانی خۆیانەوە و ئێستاشی لەگەڵدا بێ هیچ پەرلەمانتارێکمان نەبینی لەوانە نووزەیان لێوەنە کە دەڵێن هیچ پەرلەمانتارێک مەبەستمان ئەوانەی لیستی دەسەڵات و زۆرینەی ئەوانەی ئۆپۆزیسیۆنیشە. خەڵک هیچ ئومێدێکیان بەم خولەی پەرلەمانی دیزاینکراو نەماوە. کۆمەڵی دادگەریش لە دادگای فیدراڵی سکاڵای تۆمار کردووە و داوای هەڵوەشانەوە و دووبارەکردنەوەی هەڵبژاردن دەکات چونکە پێی وایە ئەم خولە هەر بە مردووی لەدایک بووە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.